جوتیار محمود کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانمە جوتیار بەخێر بێ زۆر سپاس سڵاو لێ بێ پێم خۆشە ینی میوانەکەی پێشوم هەرگەنج بوو جەنابیشت هەرگەنجی من خۆم پیر بووم و سپاس دەکەم هەڵسەنگاندنت بۆ ئەو مەسەلەن ئەو سەردانی بەڕێزماوە سەلاحەدین بەهادین و 2000 سەرۆک بافڵ لە ڕاگەیان لە بەیانێکدا کە وتیمە پێشوازیکن و داوای لە مێدیاکان یەشێتیش کرد کە دەست بەجێ مش دەست بەجێ پابندین پێوەی کە هیچ گرژیەک نەبێ بەڵکو بەرەو ئەو بین ڕێککەوین بەڵێ خۆی بە هەر دەست پێشخەریەکە بێ بەڕاستی بە ئاراستەی هێورکردنەوەی ئەم بارودۆخە و لێک نزیکردنەوەی زیاتری هێز و لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتیویەکێتی وەکو دوو حزبی سەرەکی ئەم هەرێما بەڕاستی مای دەستخۆشیە بەو مانایی کە لەسەر حسابی بەرژەوەندی هیچ حزبێک لەسەر حزبێکی تر هیچ زۆنێک لەسەر هیچ زۆنێکی تر هیچ پارێزگایەک لەسەر هیچ پارێزگایەکی تر نەبێ ئێمە کە دیقەت بدەین شیعە بەو هەموو ناوماڵە پەرتەوازەیی خۆیەوە سونە بەو هەموو ناوماڵە پەرتەوازی خۆیەوە ئێرە لەوێ ئەم هەموو سەرەوە وەکو کوردەواریڵە لە مەنجەڵێکە ئاکوڵە بۆ لێرە مەسەلەن دوو سەر لە مەنجەڵێکە جێگای نەبێتەوە نەکوڵێ بۆیە هەر دەست پێشخەریە کە بکرێ بە ئاراستەیەوەی کە ئەو هێزانە لە یەکتر زیاتر نزیک ببنەوە نزیک بینەوەی لەوەی کە حکوومەتێکی کارە و پەرلەمانێکی کارامان هەبێ پەرلەمان بتوانێت بە مانای کەلیمە کاری پەرلەمانی خۆی بکات چاودێر بێ بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە مای خۆشحاڵیە لەبەرەوەی کە ینی دەست پێشخەرەکەی سەرۆک بافڵی ژیانی کە بەڵێ زمینەیەک لەبار هەر بۆ ئەوەیە خۆی بە تاکید کاکزانە من حەزەکەم یەک شتێکی پێ بڵم وەکو کادیرێکی یەکێتی خۆی سەبەبی دروستبوونی و ئاڵۆزە نییە تا ئەو ئاڵۆزیە نییە تا حەلەکە لە لای یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ یەکێتی هێزێکە ئەگەر دیقەت بدەیت لە 2014 هەڵبژاردننی حکوومەتی خۆجێیی کراوە لە پارێزگای سلێمانی هەموو لایەنەکان بە ئێستاشەوە ئەو ڕێکەوتنی کە هەیە بەردەوامە کۆمەڵ بەپی استحقاقی خۆی یەکگرتو بەپی استحقاقی خۆی گۆڕان بەپی استحقاقی خۆی هەموو ئەمانە پۆستیان وەرگرتووە و بەشدارن لە حکوومەتی خۆجێیی ئێرە و لە یەکێتی پێ بچووک نەبووە بەعکسەوە یەکێتی پێ گەورەتر بوو یەکێتی وەکو هێزێک زیاتر توانی لەگەڵ ئەو هێزانە خۆی بگونجێنێ و ببێتە جێگای متمانە یەکێتی ئەتوانێت لە سەراستی عێراق هاوپەیمانەتی بکە ڕێکەوتم کە یەکێتی ئەتوانێت لە سەراستی ئەقلیمی و نێودوڵەتی بەڵام چێ لەسەر بنەمایەکی ڕازگۆیانە و بەرژەوەندی هاوبەش بەڕاستی نەک لەسەر ئەو بنەمایی من ئەگە بێم ڕێکەوتنێک لەگەڵ تۆیا بکەم هەوڵ بدەم کە زیاتر تۆ بچوو بکەمەوە خۆمزاڵ بکەم بەسەردا و بەڕاستی ئەمنیەتە لە سیاسەدا سەرناگرێ بە نمونە ئێستا تۆ دیقەت بدەن لە دوای ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان پارێزگارێکی بە زۆر سەپێنراوی عەرب لە کەرکووک سەپێنرا ئایا توانی نفوزی یەکێتی لەو مەنتیقانە لاواز بکە ئەگەر کردی بێشێتی لەوانەیە بۆ ماوەیەکی زۆر کاتی بوو بێ چونکە نەیتوانی و بچێتە ناو ڕەگوڕشەکەەوە لاوازی بکە بۆیە بە ئابەتاکیت بۆیە وەکو یەکێتی کە جەنابی کاکباڤڵ یەکسەر پابندی خۆی بۆ دەست پێشخەریەوە دەربڕی وە پامێکی ئاراستەی ئەعلامی یەکێتی کرد کە یەکەم هەنگا ئەوە بێکاوان بە جۆرێک ئەدایان وا بێتم ماوەیە کە لە ڕەچاوی بارودۆخەکە بکەم بەو نیەتی کە بگەنە ڕێکەوتن و لێک نزیک بوونەوە بۆ یەکێتی خۆی سەبەب نەبووە بەڕاستی یەکێتی ئەتوانێت لەگەڵ هەموو حزبێکا بگونجێ یەکێتی ئەتوانێت لەگەڵ سونە لەگەڵ تورکمان لەگەڵ شیعە لەگەڵ ئەمانە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش لەسەر بنەمای منطق لەسەر ئەو ینی ئێمە ئەگەر کار لەسەر ئەوە بکەین بمانەوە یەکتری بسڕینەوە بەڕاستی کارێکی زۆر غەڵەتە ئەم یەکتری سڕینەوە ملێتەکەمان زەرەدی تێدا دەکا باوەڕتە بێ هیچ سوود و قازانجیشی نییە نەبووە ئەحزاب خۆی نەبوو هەرێمی کوردستان ئێمە حتا بتوانین یەکگرتوو بین ئەزمونمان هەیە لە هەرێمی کوردستاندا تا ئێستا یەک جارتوانیمانە بەرەیەکمانە بێ بە فعلی بەرەی کوردستانی ڕاپەڕینمان کردووە حکوومەتی بەعسی فاشستمان بەدەرناوە حکوومەتێکی داپڵەسێنەری وەکو سەدام کە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆی لێکەوتێتەوە بۆ نەتوانین مەسەلەن لە ئێمە لەگەڵ یەکترا هەڵسوکەوت بکەین دابنیشین وڵی کاکە بێ پێمان خۆش بێ پەرلەمانێکمانە بێ کارا بێ ڕقیب بێ بەسەر حکوومەتەوە پێت بڵێ غەڵەتەکەت لەکوێیە وڵای بێ پێمان خۆش بێ ئۆپۆزیسیۆنی چالاکیشە بێ بەڕاستی ناوشتانە لە یعنی سیستەمی دیموکراسی بەبێ بوونی ئێمە بە هەمومان ئەڵین کاکە لەگەڵ سیستەمی دیموکراسیای هەمومان لەگەڵ ئەوەیان کە ئەڵین کاکە پەرلەمان کارا بێ باشە بەڵام دەبێت بە فعلی کارا بێ یعنی لە هەموو دنیای حکوومەتەکان لە بەردەمی پەرلەمانە لەرزن بۆی کە سیقەی لێ وەرنەگیرێتەوە لەلایەن پەرلەمانە بۆ ئەبێ لێرە پەرلەمان زەلیل و داما و دەستەمۆ بکرێوا بێ کە بۆ نمونە ئێستا بە جۆرێک کەس هەر نازانە پەرلەمانەشە بەڕاستی بۆیە ئەو بارودۆخە وا خوازێ هێزە سیاسەکان
بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان تەنازول لە هەندێک شت بکە وڵی کەس بە تەنازول لە پێناوی بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەی خۆی بچووک نابێتەوە ئەرێ با من پرسیارێ بکەم تەنازول بکەیان حەقی ئەوانی دیکە دام بە حەقی ئەوانی دیکەدا بنێت. کاکە جەنابی مام جەلال کە وفاتی کرد بۆ لە گەورە تا بچووک لە حزبی زەرد و سەوز و پەمەیی و پرتەقاڵی و قاوەیی هەمووی پێی ناخۆش بوو هەمووی لەسەر شەقام بوو کەسێک نەبوو ڕسمێکی مام جەلالدا بنە قسەیەکی نەشیا بکە بۆ لەبەرەوەی جەنابی مام جەلال بیرکردنەوەی وابوو کە هەمیشە قوربانی بە حزبەکەیدا لە پێناوی میلەتەکەیدا بۆیە هەر حزبێک و هەر سەرۆکی هەر حزبێک بێوێ بە گەورەی لە ناو مێژوودا بمێنێتەوە ئەبێت تەنازول لە بەرژەوەندە شخصیەکانی لە حزبەکانی بکات لە پێناو بەرژەوەندی میلەتەکەی بۆ ئەوەی ژیانەکەی وەکو جەنابی مام جەلال بێ مرنەکەشی وەکو جەنابی مام جەلال بێ بۆیە بە ئومێدی ئەوەی کە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان بە کۆی گشتی و بە تایبەتی یەکێتی و پارتی و بە دەرەجەیەک ئێمە یەک موشکیلەمانەیە کاکزانە بەڵێ ئێمە زۆرمان پێ ناخۆشە بەڕاستی یعنی ئەوەندە باسکراوە ئەو بابەت ئەوەندە باسکراوە یعنی زۆر چۆتە گوێ خەڵکەوە بەڕاستی کارێکی زۆر ناخلاقیە حکوومەتێکمان هەبێ وەکو هەرێمی کوردستان بڵێ ئەم لادەیە لە قەزای لە ئیداری سربەخۆی زاخۆیە دەبێ بۆ نمونە 150 میلیارد دینار بۆ پرۆژەیەکی تەرخان بکرێ بەڵام ئەم لادەیە لە سنووری دەڤەری ڕاپەڕینە لە گەرمیانە لەکوێ پارەی بۆ تەرخان نەکرێت ئەم جۆرە بیرکردنەوەانە خزمەت بە بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەمان ناکە بەمانای کەلیمە بێ حکوومەتێکمانە بێ حکوومەتێکی خزمەت گوزار بێ ئەبێ حکوومەتێک بێت چۆن هەوڵ ئەدا پێداویستی و دەرمان بۆ نەخۆشخانەیەکی هەولێر پەیدا بکە ئەبێ ئاواش هەوڵ بدا پێداویستی و دەرمان بۆ نەخۆشخانەیەکی سلێمانی پێیا بکە ئەبێ چۆن هەوڵەدا جادەوبانەکانی شارێک جووسایت بکرێت جادەوبانەکانی تریش جووسایت بکرێ ناکرێ بۆ نمونە دەخل و داهاتی پارێزگایەک زۆنێک کە زۆر زیاترە لە زۆنێکی تر مقارنەی بکەی بە زۆنێکی تر هەربی بەردی بناغەدا بنەی مەشروع بکەیتەوە کردێلە بەبڕی بڵێ ئەو پرۆژەیە لەسەر داهاتی فلان پارێزگایە خۆی ئەی زەحمە نەبێتەوە وەرە هەموو شتێک بە ڕقم و بە حساباتە ئایا بۆ نمونە دەکرێت ئێمە ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەگەر باسی یەکسانی و دادپەروەریەکەین ئەبێ یەکسانی و دادپەروەری هەبێ لە جێبەجێکردنی پرۆژەکان لە خزمەت گوزاریەکان بۆیە ئەوەی کە بۆتە گرێکوێرەی ئەم پێکنهێنانی ئەم حکوومەتی هەرێمە بە دەرەجەیەک بابەتێکی ماتماتیکی نییە یەکجار ئەوەی کە زۆر باسیەکەین 50 زایدیەک شتەکە لە ماتماتیکێت گەورەترە شتەکە بوونی جیاوازیەکە کە لە بەداخەوە لە ئەدای کارکردنی ئەم کابینەی ڕابردوو کە زۆر زۆر زەق بوویەوە بەڕاست ئەزانین چەند بە ئازار بوو کە ئەوترا خوێندنی باڵا لە هەولێر موچەی وەرگر بەس لە سلێمانی موچەی وەرنەگر ئەزانی چەند بە ئازار بوو ئەوترا خانە نشینان لە هاولێر موچیان وەرگر بەس لە سلێمانی وەریان نەگر ئەزانی چەند بە ئازار بوو ئەوترا پارە بۆ فلان پرۆژەیە هەولێر هەیە بەس بۆی سلێمانی نییە بۆ فلان جووسایدی ئەمانە زۆر زۆر بە ئازارن ئەمانە شتێکن بەڕاستی بەو ئومێدەم هەر حکوومەتێک پێک بێ ئەمانی تێدا دووبارە نەبێتەوە ئەگەر تێدا دووبارە ببێتەوە بەڕاستی حکوومەتەکە هەر دروست نەبێ باشترە ئەخب چۆنە بێ ئێمە کوردین لە ناو یەکین ڕۆژتا ئێوارە گلەی یەکەین حکوومەتی بەغدا و عەرەب و شیعە و سونە وامان لە یەکەن وامان پێکەن دەستور پێشێلەکەن حەقمان نادەن بەڵام ئێمە لە ناو خۆمانە ئاوا بە خۆمان بکەین کە هیچ نەتیجەیەکی نییە غێری ئەوەی کە گرێشوێرەکانی بینی هێزە سیاسەکان بە تایبەتی یەکێتی و پارتی ئەوەندە قوڵە قوڵ نییە بە دڵنیاییەوە من بە حەزەکەم شتێکی پێ بڵێم کاکە پێشمەرگەی ئەم وڵاتە کە ڕوبەڕووی داعش بووە کە داعش هات شەهیدیە کردین نەی ئەوت ئەمە سەوزە ئەمە زەردە نەی ئەوت ئەمە لە فلان حزب و لە فلان حزب نییە هەمومانی شەهید دەکرد دەکرێتەوە لە حکوومەتێکابی جیاوازی بکرێ لە بینی لە نێوان پلە بەرزکردنەوەی پێشمەرگەیەکی زێرەوانی و بەرگری و فریاکەوتن دەکرێت جیاوازی پێ لە دەرکردنی مەرسوم بۆ ئەو خولی ئەو ئەفسەرانی کە سەر بە هێزەکانی ناخۆن لەم دەڤەرن مەرسومیان بۆ دەرنەکەی کە کوڕ و کچی شەهیدی ئەم وڵاتەن بەڵام بۆ دەڤەرێکی تر دەری بکەی ئاخرم فەرق و جیاوازیانە نابێ بەڕاستی هەتا بەم نەمەتە کار بکەین بەڕاستی ناگەینە نەتیجە بەعکسەوە بەرەو زیاتر بەرەو دواوە دێن بۆیە ئەوەی گرنگە و ئەوەشی کە یەکێتی نیشتمانی کوردستان جەختی لێ دەکاتەوە حکوومەتێکە بێ بە یەک چاوسێری هاوڵاتی و هەمنیشتیمانیەکانی خۆی بکە وەزارەتێکە بێ وەزارەتی ناوخۆتە سامانە سروشتیەکانە وەزارەتی داراییە وەزارەتی شارەوانیە جیاوازینەکە بە یەک پاکێت سێری هەرێمی کوردستان بکە هەوڵ بدا ئاستی پرۆژە و مەشاریعەکان لە هەموو شارەکان بەرزتر بکاتەوە خەدەمات بۆ هاوڵاتیان زیاتر بکە چونکە بەڕاستی ئەگەروانەکەین زەرەرەکەین بەڕاستی هەتا وا ئەزانی سومەیەم هەرێمە زۆر لە کەدار کراوە من پێتەڵم عێراق بەم هەموو فەوزایی کەتیایەتی
بەم هەموو میلیشیایی کەتیایەتی بەم هەموو دەزوەردانی کەتیایەتی ئەمریکا دەزوەردانە کا لە عێراقیانایکە ئەیکە ئێرانیکایان دەوڵەتانی خلیجیکەن یان نایکەن بۆ ئەوانە گەنە نەتیجەیەک و سەیرەڵەن سەعاتێک لەسەر ینی بۆ ئێمە بەڕاستی ئاوا بکەین بۆ ئێمە ئەم هەرێمە هەتا ساڵی 2013 سومەیەکی زۆر جوانیە بوو هەرێمێک بوو کە زۆربەی کێشەکانی بەغدا زۆر جارە هاتنە سەرمێزی گفتوگۆ لە هەولێر و سلێمانی ومانە مناقەشە دەکران زۆر جار لەوێ ئەوترا کە خۆزگە ڕۆژگارێک بە بگەینەوەی کە وەکو هەرێمی کوردستان بەهێز بین کەوتینە چ ڕۆژگارێک و دوای 2014 پەرتەوازەیەکەمان ئەوەی کە بە یەکتریمان کرد ئەوەی کە بە شێوازێک لەگەڵ یەکتر ڕفتارمان کرد و ویستمان هێزێکات ویستی ئێسخانی هێزێکی تر بشکێنێ چی کرد سومعی ئەم هەرێمەی لە کەدار کرد ئەنجومەنی پارێزگار نەماوە دەستەی باڵای کۆمسیۆنن نەماوە پەرلەمانت ئەوە تا ڕەنگە زوو دوور نییە ینی پەنابیتە بەر محکەمەی فیدراڵی قەرارێکە بۆ دەرکاکە جارێ هەر پەرلەمانەکەشن نێڵێ هەرێمەکەت زیاتر بچوک بێتەوە دەسەڵاتەکان زیاتر بچوک بێتەوە بەچی ڕێگری لەمانەکەی بە یەکریزی بە تەبایی بە تەنازولکردن بۆ یەکتری نەک ئەوەی کە من بڵێم تەنها ئەوەی کە خۆم ئێڵێم ئەبێ بسە پێ ئەوەی کە تو ئێڵی گوێت لێ ناگرم بەڵام لەو سەردەمەشەوە کرێ ئەوە سەرەکەوێ سەر ناکەوێ بە تاکید یعنی ئەزانی چۆنە واقعەیە کاتوۆتە پێشەوە کاتی خۆی هێزێک کە لەم زۆنەیە بوو کە یەکێتی نیشتمانی کوردستان تووشی کۆمەڵێک نەخۆشی بوو لە جەستەیدا ئەو کاتانە بۆ نمونە لەبەر ئەوەی کە لە جەستەیدا چەمبرینێکە بوو لەوانەیە کۆمەڵە تەنازولاتی کردبێ بەنیەتی ئەوەی کە قۆناغەکە ببێتە قۆناغێکی ڕاگوزەر و بگەینە مەرحەلەیەک بۆکو مەرحەلەیەکی ئینتقالی سەیریکەین بگەینە مەرحەلەیەکی تر کە کێشەکانمان چارەسەر بکەین ئێستا یەکێتی هێزێکە بیر لە کۆمەڵێک شتەکاتەوە بیر لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە کاتەوە باشە من بالێرەوە پرسیارە لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەم یەکێتی کە لە کەرکوب بوو بە هێزی یەکەم و پارێزگار بوو بە کوردێکی یەکێتی کورد زەرەدی کرد یەکێتی زەرەدی کرد بێگومان نەخێر ئەمە نیەتی یەکێتی نیشتمانی کوردستانە بەڕاستی ئەمە نیەتی یەکێتیە کە بتوانین بە یەکدەنگی بە کۆدەنگی لە هەر شوێنەکانی خزمەت بکەین بۆمان بۆ نای مامەڵە لەگە پارێزگارێکی کوردی یەکێتی بکەی کە بەو پەڕی دڵسۆزیەوە هەوڵەدا بە نمونە شارەکەی خزمەت بکە بەڵام بە نەتیجە دوای ئەوە چی پیرۆزبایی لە کەسێکی ترەکەی کە لە دوای ئەو کەسەی کە هاوزمانی خۆتە هاونەتەوەی خۆتە دی مامەڵی لەگەڵان ناکەی ئەم شتانە نامانگەێنە بەیس ئەوەی ئەمانگەێنە بێت باوەڕتە بێ باشێکی پێ بڵام ئەم هەرێمە بە تەبایی و بە تەنازولکردن بۆ یەک و بە ڕێزگرتن لە دەنگی یەک بەڕێوە بچێ یەکەم حزبکە ئیسفادی لە یەکا پارتی دیموکراتی کوردستانە اینجا بە دوایە حزبەکانی ترە باشە من پێ تەڵەب نمونەمانەیە یەکێتی کاتێک لە ساڵی 2014 ڕێزی لە ئیرادەی دەنگدەری حزبەکانی تریگە خۆی یەکێتی نیشتمانی کوردستانی پێ بچووکتر نەبووە بەعکسەوە یەکێتی پێ گەورەتر بوو یەکێتی دەنگەکانی زیادی کرد یەکێتی کورسیەکانی زیاد کرد حزب هەبوو کە ئەو کاتە ڕکابەری یەکێتیە کرد هەر نەما هەر کورسی نەما لە پارێزگاکە بۆیە قەت تەنازولکردن بەمانەی ئەوە نایە کە تۆ بەرەوتوانەوە بڕۆی بەرەوە بڕۆی بچوو بێت بەعکسەوە گەورەتر دەکا زیاتر خۆشەویستتر دەکا لە بەر چاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕێز زوتیار محمود کادری پێشکەوتوی یەکێتی نیشتمانی کوردستان سوپاس بۆ دەرفەتە خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ